لەسەرچاوە هەرە گرنگەکانی داهات و دەرفەتێکی زۆری کاریش بۆ گەنجەکانمان بڕەخسێنێت. حکوومەت یارێمی کوردستان لە چوارچێوەی پلانەکانیدا بۆ بایەختان بە هەموو کەرتەکان گرنگی و بایەخێکی زۆریشی بە کەرتی گەشتیاری داوە. بێگومان هەرێمی کوردستان لە ڕۆی گەشتیاریەوە خاوەنی بنەما و پێگایەکی گرنگ و شایستەیە و دەکرێت ببێت بە یەکێک لە سەرچاوە هەرە گرنگەکانی داهات و دەرفەتێکی زۆری کاریش بۆ گەنجەکانمان بڕەخسێنێت. کوردستان خاوەنی دیمەن و سروشتێکی جوان و دڵگەشە کە دەکرێت سوود لە هەر چوار وەرزەکە وەربگرێت لە بواری گەشت و گوزاریەوە. لە ڕووی مێژوویشەوە ئێمە خاوەن دەیان ناوچە و شوێن و داستانی گرنگی مێژوویی و شوێنەوارین کە گەشتیاران بە تایبەتی گەشتیارانی بیانی دەتوانن سەردانیان بکەن. بۆ نمونە چەندین شوێن و مەزاری کۆن و دێرین و پیرۆزی ئاینی وەک مزگەوت و کلیسا و پەرستگەی هەموو ئاینەکان لە کوردستان هەن وەک مەڵبەندێکی بەیەکەوە ژیانی ئاینی و ئاشتیانەی هەموو پێکاتەکان. هەروەها لە کوردستان سەدان شوێنەوار و شوێنی گەشت و گزارمان هەن کە لە ئاستی جیهانیشدا زۆر ناسراون. بۆ نمونە ئەشکەوتی شانەدەر و قەڵای هەولێر.